بەخشندەی میهرەبان بەڕێزان، سەبارەت بەوەی کە بەڕێوەبەری پۆلیسی شاری هەولێر لە لێدوانێکیدا لە کەناڵی کوردستان 24 شەوی ڕابردوو ئاماژەی بەوە کرد کە گوایە بەندە تاوانبارم و فەرمانی دەستگیرکردنم هەیە، بەڵام ناچمە بەردەمی دادگا. لە ڕاستیدا من زۆرم پێسەیر بوو کە بەڕێزیان لە ئاستی بەرپرسیارەتی بەڕێوەبەری پۆلیسی پایتەختی هەرێمی کوردستان بەو جۆرە لێدوانیدا لە کاتێکدا ئێمە وەکو ئەرکی خۆمان کە سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤین قسەمان لەسەر سکاڵای خانەوادەیە کردووە، کاتێک کوڕێکیان بە شێوەیەکی زۆر ناشیرین لە شارێکی ئارامی وەکو شاری هەولێر لە نێو شەقام دەکوژرێ، بکوژەکەش هەڵدێت و دەستگیر ناکرێت تاکو ئەم ساتە. ئێمە ئەرکی پیشەی خۆمان بەجێهێناوە، پێم سەیرە بەڕێوەبەری پۆلیسی شاری هەولێر باز لە تاوانباربوونی ئێمە لە دۆسیەکا دەکا، گوایە فەرمانی گرتنمان هەیە بەبێ ئەوەی تا ئەم ساتە هیچ بەڵگەیەکی خست بێتە ڕوو. ئەگەر بەندە هەر فەرمانێکی گرتنم هەبێ بۆ جێبەجێکردنی دەچێتە بەردەستی ئەوان و ئەو بەڕێوەبەری پۆلیسە، بەڕێوەبەری جێبەجێکارە لە جێبەجێکردنی بڕیارەکانی دادگا. ومێدمە کرد، چاوەڕێمە کرد بەڵگەی هەبێ بۆ ئەم قسە. ئەمە قسەی خەڵکێکی سانا و سادە نییە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان نووسی بێتی و بڕوا و خاوەنی نەبێ. بۆ ڕوونکردنەوەی ڕاستیەکان ئەوە دەخەمە ڕووکە ئەمە نووسراوی جەگری سەرۆکی پەرلەمانە بەڕێز کاک دکتۆر جعفەر ئیبراهیم کە ئاراستەی بەندەی کردووە، دەقی نووسراوی ئەنجومەنی دادوەریە کە بۆ ئامادەبوونی بەندەیە لە بەردەم دادگای لێکۆڵینەوەی دەشتی هەولێر وەک شاهید لە کێشەی ڕۆژنامە نووسێت. پێم سەیرە بەڕێز بەڕێوەبەری پۆلیس شاهیدبوونی من لەسەر بێسەر و شوێنبوونی ڕۆژنامە نووسێک 8 ساڵ لەمە و پێش لە شاری هەولێر بکاتە ئەوەی کە من فەرمانی گرتنم هەیە. ئەمە نووسراوی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی دادوەریە بۆ پەرلەمانی کوردستان کە ئاماژە بەوە دەکات پەرلەمانتار سۆران عومەر سەعید لە بەردەم دادگای لێکۆڵینەوەی دەشتی هەولێر وەک شاهید لە کێشەی ڕۆژنامە نووس محەممەد حەسەن ئەحمەد ئامادە بێ. ئەمە نووسراوی بەڕێز دادوەری دادگای لێکۆڵینەوەی دەشتی هەولێرەکە سەبارەت بە ئامادەبوونی بەڕێز سۆران عومەر لە دادگاکەمان بۆ وەرگرتنی وتەکانی وەک شاهید. پێم سەیرە بەڕێز بەڕێوەبەری پۆلیس بێت شاهیدبوونی من لە کەیسی دیارنەمانی ڕۆژنامە نووسێک لە شاری هەولێر بکاتە ئەوەی کە من تاوانبارم و فەرمانی گرتنم هەیە و خۆم تەسلیم بە دادگا ناکەم. ئێمە ئەو کەسانین کە داکۆکی لە جێبەجێکردنی بڕیاری دادگا و سەروەری یاسا دەکەین، نەک بە پێچەوانەوە ئێمە فەرمانی گرتنمان هەبێ و حیساب بۆ دادگا نەکەین. بۆیە بەڕێزیان ناچاری کردم دۆسیەیەکی بەڕێزیان وەک بەڕێوەبەری پۆلیس بخەمە ڕوو کە فەرمانی گرتنی لە دادگای لێکۆڵینەوەی هەولێر هەیە و ئامادە نییە بچێتە بەردەم دادگا. ئەوە تا بەڕەسمی بۆ وەزیری ناوخۆم ناردووە لە مانگی 4 ساڵی 2015 کە دادگای لێکۆڵینەوەی شاری هەولێر بۆ جاری دووەم داوای بەڕێز عەبدولخالق تەڵعەت لە بەردەم دادگاکە، بەڵام ئامادە نابێ. ئەوە وەڵامی بەڕێز وەزیری ناوخۆیە لەسەرەوەی کە بەڕێوەبەری پۆلیسی هەولێر فەرمانی گرتنی هەیە لە دادگای لێکۆڵینەوەی هەولێر ناچێتە بەردەم دادگا. نەک ئێمە فەرمانی گرتنمان هەبێ، بەڵکو ئێمە داکۆچیمان لەوە کردووە کە دەبێ بڕیارەکانی دادگا جێبەجێ بکرێ. ڕۆژنامە نووسێک لە شاری هەولێر کە دیار نامێنەیە بەڕێزیان بەڕێوەبەری پۆلیسن بەرپرسن لەوەی کە بە دوواداچوون بۆ چارەنووسی ئەو ڕۆژنامە نووسە بکەن کە من شاهیدم لە دۆسیەکەی، نەک تاوانبار. جگە لەوە تاکی دەکەمەوە کە ئێمە
لەو ماوەی کە وەکو سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤ لە کارا بووین داکۆچیمان لەم جۆرە کەیسانە کردووە. ئەمە تاوانبارێکە کە لە ساڵی 92ەوە واتە 23 ساڵە ئەم کەسە یاداشتی دەستگیرکردنی هەیە و لە بەردەستی بەڕێز بەڕێوەبەری پۆلیسی شاری هەولێرە. 23 ساڵە تاوانبارێک کە لە دادگا فەرمانی گرتنی هەیە دەستگیرت نەکردووە. ئەوە ئێمە نین لە دادگا هەڵدەین و تاوانبارین، ئێمەین دیفاع لە بێتاوان و لە ستەم لێکراوەکەین بۆی بڕیارەکانی دادگا وەکو خۆی جێبەجێ بێ. ومێ دەکەم بەڕێز وەزیری ناوخۆ بە وردی ئاگای لەوە بێ کە بەڕێز بەڕێوەبەری پۆلیس بە چ مەرامێک ئەم دۆسیانەی ئاوەژوو کردووە و داواکاریشم بەڕێز وەزیری ناوخۆ بەڕێز بەڕێوەبەری پۆلیسی شاری هەولێر تەسلیم بە دادگای لێکۆڵینەوەی هەولێر بکە کە ساڵێکە چەندین فەرمانی گرتنی هەیە بۆی بچێتە بەردەم دادگا بەڵام ناچێت. و داواش لە بەڕێز وەزیری ناوخۆەکەم لە کەیسی ئەو گەنجەی کە زۆر بە ناحەق کوژراوە لەسەر فولایی تێک لەسەر شەقامێکی گشتی لەلایەن پلەدارێکی وەزارەتی پێشمەرگەوە ڕازی نەبێ بەوەی کە ئەم تاوانبارە هەڵبێت لە دادگا حەشار بدرێ بە هیچ بەهانەیەکی ئەوەی کە کێ لە پشتێتی کێ خزمێتی کێ کەسێتی دەبێ یاسا جێبەجێ بێ، دەبێ یاسا سەروەر بێ، دەبێ ئارامی شارەکانی کوردستان کە بە ڕێزیان بەرپرسن لێی نەهێڵن هیچ کەس بیشێوێنێ و زۆر سوپاسدانە. باش پێم وایە پەیامەکەی ڕوون بوو، ئەگەشتی دووبارە نەبێ و پرسیارەکانیش پەیوەست بن بەوە. ناوی خۆت و کەناڵەکە ببەخشە. ناوی خۆت و باسی ئەو نووساوی دادگای بەرای دەشتی هەولێرێکی کە پاڕاسی جنەتان کراوە و شاهید بڕۆن. ئایا ڕۆشتون؟ تا ئێستا نەڕۆشتوم لەبەرەوەی دۆسیەکە لە بەردەست لیژنەی مافەکانی مرۆڤ و دەستەی سەربەخۆی مافەکانی مرۆڤ و کارمان لەسەر کردووە. ئامادەشم بڕۆم. پرسیاری دووەم سەبارەت بە نووساوی وەزارەتی ناوخۆ بۆ دەستێکردنی بەڕێوەبەری پۆلیسی هەولێر ئاماژەت بە ئەو تۆمەتێک کراوەتە پاڵ بەڕێوەبەری پۆلیس چییە؟ ئاماژەت پێ نەکرد بۆ داوا کراوە چ لەبەردەم دادگا؟ ئەوە دۆسیەیەکە لەبەرەوەی لە بەردەم دادگای لێکۆڵینەوەی هەولێرە من ڕێ بە خۆم نادەم تەداخل بکەم. لەو شوێنە تەداخلمان کردووە کە بەڕێز وەزیری ناوخۆ ڕەزامەندی دەرببڕێ بەڕێوەبەری پۆلیس بچێتە بەردەم دادگا چکە فەرمانی گرتنی هەیە. یەکێک لەو بابەتانی کە باس کردەوە کوژانی و گەنجەی کە لە شاری هەولێر لەسەر فولای تێک بووە. ئایا ئێوە وەکو لیژنەکانی مافی مرۆڤ هیچتان کردووە ئەوەی کە کراوە تا ئێستا هەستێکی کە بتوانێت ئەم کەیسە ڕێڕەوی یاسایی خۆلەرگری ئامەش دیزە دەرخۆ ناکرێت و ڕەنگە ڕاستێکی تر دەبڕێت؟ بەڵێ من وەک سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤ یەکەمین کەسێک بووم کە قسەم لە دۆسیەیە کردووە و بە فەرمیش ڕامگەیاندووە کە ڕووداوێکی وەها لە شاری هەولێر ڕوویداوە چەندین کاتژمێر تێپەڕی بوو بەسەر ڕووداوەکە بەبێ ئەوەی کەس ئاگاداری ببێ. بەداخەوە لە ئێستایا پەرلەمانی کوردستان پەک خراوە ئەگەرنا بەڕێوەبەری پۆلیس لە وەها کەیسێکە کە تاوانبارەکە بە ئاشکراوە هاتاوانێکە کاو بەسەر لاشەکەشی دەکەوێ و دەژڕوات دەبوو پاش هەفتەیە کە دەستگیر نەکراوە دەستی لە کار بکێشایەتەوە نەک بێت تۆمەت بۆ ئێمە ببەخشێتەوە. ئومێ دەکەم لایەنە پەیوەندیدارە ئەمنیەکان ئەم کەیسە نەهێڵن لەوە زیاتر تێبپەڕێ تاوانبارەکە دەستگیر بکەن چونکە سەروەربوونی یاسا سەلامەتی هەمومان لە بەردەم دەستگا ئەمنیەکان و پاراستنمان بەو جۆرە کەیسانە دەکەوێتە ژێر پرسیار. ئێمە کاتێک لە بەردەم یاسا یەکسانین کە کەس تاوان نەکاو دەرباز بێ و کەسیش داڵدە نەدرێت بە هیچ اعتیبارێکی حیزبی و عەشیرەتی. ئومێ دەکەم بەڕێز وەزیری ناوخۆ جددیتر لەم